ڕێز و سڵاو بینەران و گوێگرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لەگدان و هەڵوێز لە قسمەتەوەی خۆشەویستدام چەند بابەتێکمان ئامادەیە وەگەمیشە بۆ ئێوەی دەخوێنمەوە. بابەت یەکەمیشمان بەناو نیشانی نەجەنگ و نەڕێکەوتن جەنگی سارد. ڕەنگە هەندێک وا ببینن ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران دوای جواب نەدانەوەی بە جۆرێک بەداوەکانی ئەمریکا و نیشاندانی ئامادەی بۆ جەنگ هێزی خۆی نیشانداوە و کەوتۆتە پێش هەڕەشەکانی ترە. بەڵام هێڵی سوور بۆ ڕەتکردنەوەی داواکانی ئەمریکا تەنیا ترس لە لاوازبوونی پلە بە پلەی دەسەڵاتی حکومڕانیەتی بۆ ڕژێمی جمهوری ئیسلامی ئەوە ڕوونە بڕیاری گۆڕینی ڕژێم لە ناوخۆ لەلایەن جەماوەر بابەتێکە یەکلایی بۆتەوە و لاوازبوونیشی وەکو هێزێکی گوێڕایەڵ بۆ ئەمریکا بێگومان دەبێتە هۆی ئەوەی لە ناوخۆش فشارەکان و ناڕزایەتیە جەماوەریەکان لەسەری زیاتر ببن. ڕژێمێک کە تا دوێنێ دەستی بەسەر هەموو سەرچاوێکی ئابووری و ئازادی ژیانی خەڵکی داگرتە بوو خۆی کەم نەبوو ئاخۆ بە شەریکبوونیشی و بەشکردنی ژێرخانی وڵاتە چەندێک دەکرێت جەماوەرەکەی خۆ بگرێت. هەر بۆیە لە کرداردا وازەحە لەناو ئەندامانی سوپای پازاران و ناوەندە ئەمنیەکانی ترسێکی قوڵ دروست بووە لەوەی ناوخۆی ئێران لە هەر کاتێکدا بێ بتەقێتەوە. ئەمەی کە ڕژێم زۆر بەتوندی هەر ناڕزایەتیەک سەرکوت دەکات و خەڵک لە سێدارە دەدات نیشانەی ترس لە هێز و ئیرادەی جەماوەری زەحمەتکێش و بەشمێنەتی ئێرانە. بەردەوام لە سێدارەدان و برنەسەری ئامارەکانی لە سێدارەدانەکان کە زۆربیان بێتاوان و ناڕازی سیاسی هەژار بوون بێگومان ئاماری ترسی ڕژیمە لە شۆڕشێکی کۆمەڵایەتی. ئەو ڕژێمە باش دەزانێت ئەو جەماوەرەی دوێنێ بە دروشمی ژن ژیان ئازادی نان کار ئازادی هاتنە مەیدان بەردەوام لە قۆناغێکی قوڵتری بێبڕوایی سیاسین بەو ڕژێمە. ئێران لە ڕووی ئابوووریەوە ناتوانێت درێژە بەو شێوەیە لە دەسەڵاتی بدات. ئەو شتانەی پێشتر وەکو هێزی پرۆکسی پێناسە دەکران ئێستا بوونەتە بارێکی قورس حیزبوڵڵا هەشتی شعبی و حوسیەکان و تۆڕە میلیشیەکانی ناوچەکانی وڵاتانی چواردەور هەمویان پارە و چەک و لۆجستیکیان دەوێت لە کاتێکدا کە ناوخۆی ئێران لە قوڵترین قەیرانی دارایی و هەژاری چواردەی ڕابردوودایە. بەپێی راپۆرتی ناوەندی خەبەری ئێران هەژاری لە هەندێک پارێزگا گەیشتوتە زیاتر لە 150 هەروەها نرخی تەوەڕوم لە هەندێک کادا زیاتر لە 45 بوواتە ڕژێم ئێستا لە دۆخێکدایە کە نەدەتوانێت وەکو جاران پارە بەناوچەکەدا بڕژێت و نەدەتوانێت ناوخۆی وڵات ئارام بکاتەوە. لە هەمان کاتدا ئەمریکا و ئیسرائیل زۆر باش دەزانن کە ئێران لە قۆناغی لاوازیەکی مێژوویدایە. ئاسانە بۆ ڕووخانی دەسەڵاتی بەڵام جوان دیارە هەوڵیان نییە ڕژێم بڕوخێنن چونکە بێگومان ترسیان لە داهاتووی دوای ڕژێمە. ئەوان زیاتر ئارەزووی ئێرانێکی لاواز و سەرقاڵ بە قەیرانی ناوخۆ دەکەن و گوێڕایەڵ. هەر بۆیە من پێم وایە لەبەر ئەوە زۆر ئەگەری شەڕێکی فراوانی ڕاستەوە خۆ کەمە بە تایبەت لە نێوان ئێران و ئەمریکا چونکە هەردوولایەن بە وەرگرتنی تەجروبەی دوو شەڕی کورتماوە و وێرانکرد دەزانن شەڕێکی گەورە نەک تەنها ناوچەکە دەشێوێنێت بە جۆرێک بازاڕی نەوت و ئابووری جیهانیش دەخاتە قەیرانێکی ترسناکەوە. ئەوەی زۆرتر ئەگەری هەیە وا دیارە بەردەوامبوونی جەنگی ساردە. هێرشی سایبەری کوشتنی کەسانی دیاری سەربازی تەقینەوەی ناوچەی و هێرشی سنووردار. بەڵام ئەو پرسیارە یان ئەو پرسیارە گرنگەی کە دەبێت لە خۆمانی بکەینەوەیە ئەم دۆخە چۆن دەتوانێت بێتە دەرفەت بۆ جەماوەر. واقعەوەیە کە هەر ڕژێمێکی ستەمکەری ناوخۆی کاتێک دەکەوێتە ژێر فشاری دەرەکی و قەیرانی ئابووری لە ناوخۆشدا دەسەڵاتی مانەوەی لاواز دەبێت. لە ئێرانیش خەریکە ڕێک هەمان شت ڕوو دەدات. ئەوەی ڕژێم لە ئێستادا لی دەترسێت نەفرۆکەی ئەمریکا و نەموشکی ئیسرائیل بەڵکو مانگرتنی کرێکاران ناڕزایەتی بزوتنەوەی ژنان شۆڕشی هەموو بزوتنەوەکانی جەماوەریە بەگشتی و داخەکەی چەندین ساڵی خەڵکی هەژارە. هەر بۆیە دەبینین لە دوای هەر تەنشێکی ناوچەیی سەرکوتکاری ناوخۆ زیاد دەکات. ژمارەی زندانیە سیاسیەکان بەرز دەبێتەوە. ئینتەرنێت زۆر داخراوتر دەکرێت. چاودێری ئەمنی زیاد دەبێت و لە سێدارەدانەکانیش بەرچاوتر خێرا دەبن و زیاد دەکەن. هەر لە ئێستاوە ڕوونا ڕژێم دەیەوێت پێشەوەی دەنگی شەقام بخروشێت ترس بڵاو بکاتەوە بەڵام خۆ ئەم استراتیژیە تا هەتایە کار ناکات چونکە جەماوەرێک کە هیچ شتێکی بۆ لە دەستدان نەماوە ترسیشی نییە. ئەوە ئێستا لە ناو جەماوەری ستیمدیتوو هەیە تەنها ناڕزایەتی نیە بەڵکو قوڵترین جۆری بێباوەڕیە بە تەواوی سیستەمی ڕژێمی جمهوری ئیسلامی. پێشبینی دەکرێت لە ماوەکانی داهاتوودا و نزیکمەودا ئێران بچێتە قۆناغێکی زۆر هەستیار. نە ڕژێم دەتوانێت بگەڕێتەوە بۆ هێزی ئەو پەڕی خۆی نەدەتوانێت وەکو جاران ناوچەکە بکڕێت بە پارە و میلیشیا. لێرەدا ئەو هێزەی دەتوانێت داهاتوو بگۆڕێت ئەگەر ڕێک بخرێت چینی کرێکار و بزوتنەوە جەماوەریەکانن. بۆیە بۆ کۆمونیستەکان و ئازادی خوازانی چینی کرێکاران و ژنان و مامۆستایان و کۆڵبەر و سوختبەران و چەساوەکانی نادادی خەبات و تێکۆشان تەنها بۆ ڕووخاندنی ڕژیم نییە.
بێگومان خەباتە بۆ ئەوەی دوای ڕژیم چی دێت چونکە ئەگەر جەماوەر و چینی کرێکار خاوەنی پرۆژەی سیاسی خۆیان نەبن ئەو بۆشایە دووبارە لەلایەن هێزەکانی سەرمایه‌داری و بەرژەوەندی خواست پڕ دەکرێتەوە. ڕۆژی دادگایکردنی جەلادەکەی نوگرە سەلمان هات. ئامادەکردنی هاوڵاتی. پاشەوەی لە نیسانی ڕابردوو دۆسیەکەی ڕەوانەی دادگای باڵای تاوانەکان کرا، ڕۆژی پێنجشەممە حوتی ئایار یەکەم دانیشتنی دادگایکردنی حەجاج تکریتی بوو، جەلادەکەی نوگرە سەلمان. بەمەش پاش تێپەڕبوونی نزیکەی 40 ساڵ بەسەر تاوانیان فەلدا بۆ وەرگرتنی سزای تاوانەکانی ڕوبەڕووی دادگا بووە. حەجاج ئەحمەد حەردان تکریتی ساڵی 1962 لە پارێزگای سەلاحەدین لەدایک بووە. لە کاتی شاڵاوەکانیان فەلدا بەرپرسی گرتوخانی نوگرە سەلمان بووە کە هەزاران کوردیان فەلکراوی تێدا دەست بەسەر بووە. حەجاج جەلادی هەرە دیاری نوگرە سەلمان بووە و ڕزگار بووی دەستی تاوانەکانی هەمیشە لەگەڵ ناوهێنانی ئەودا ناوی سەگە ڕەشەکانی بیابانیش دەهێنن. پاش 37 ساڵ لەونبوونی لە 31 تەمموزی 2025 لە قەزای زوڵعۆیە دەستگیر کرا. دەوترێت لە کاتی لێکۆڵینەوەدا دانی بۆ داناوە کە بان قەست مامەڵی دڕندانەی لەگەڵ دەست بە سەرکراوانی کووردا ئەنجام داوە بە مەبەستی خێراکردنی گیان لە دەستدانیان. بڕیارە دانیشتنەکەی لە دادگای باڵای تاوانەکانی عێراق لە ناوچەی ڕەستافە بەڕێوە بچێت کە شاید ماوەیەکی پێ بچێ. ئەو دادگایی کە کاتی خۆی بۆ ئەو تاوانانە دامەزراوە کە حیزبی بەعز لە ماوەی ساڵانی 1963 تا 2003 ئەنجام دراون یان ئەنجامیان داون. لە چواریابی 2025ش پڕکردنەوەی فۆرمی سکاڵا دژی ناوبراو دەستی پێکردووە لە میانەیەدا زیاتر لە 300 سکاڵە لە چەمچەماڵ و گەرمیان و هەڵەبجە لە سەری تۆمارکران. حەجاج ئەحمەد حەردان تکریتی سەر بە هۆزی نزارە لە عشیرەتی ئەلبووناسر، هەمان عشیرەتی سەدام حوسێنی دیکتاتۆر. ئەم پەیوەندیە وای کردەوە بێتە جێی متمانەی دەستگای ئەمنیەکانی بەعس و وەرگرتنی پلەی باڵای سەربازی. دوای ڕوخانی ڕژێم لە ساڵی 2023 زاینی بۆ ماوەیەک لە کەرکووک نیشتەجێ بوو و دواتر بەرەو سووریا هەڵاتوە. بۆ شاردنەوەی خێزانەکەی پڕۆپاگەندەی کۆچی دواییان بۆ کردووە و خۆشی پەنای بۆ نەشتەرگەری دەموچاوی بردووە و بۆ ئەوەی لە چاوی هێزەمنیەکان و شاید هەڵان ون بێت. پاشان گەڕاوەتەوە بۆ عێراق و لە قەزای زوڵعۆیەی پارێزگای سەلاحەدین بە ناسنامەیەکی نادیارەوە ژیانی بەسەر بردووە. سەرڕای ئەوەی ناوی لە لیستی داواکراوەکاندا بووە، بەڵام بۆ ماوەی زیاتر لە 2 دەیە خۆی دەرباز کرد. بەلەوەی لە پرۆسەیەکی هەواڵگری وردەوە ئۆپراسیۆنێکی کتوپڕدا دەستگیر بکرێت. پرۆسەیەن فال لە ساڵی 1970 بە 8 قۆناغ دژی گەلی کورد بەڕێوە چوو. بە پێی گێڕانەوەی ڕزگاربووان سەرجەم دەستگیرکراوان لە قۆناغەکانی دواتردا لە یەکدی جیاکراونەتەوە. گەنجەکان بەرەو بیابان و گۆڕە بە کۆمەڵەکان ڕەوانە دەکران، ژن و منداڵ و بەتەمەنەکانیش بەرەو نوگرە سەلمان لە باشووری عێراق. ئەوانەی لە گرتوخانەی نوگرە سەلمان دەربازیان بووە دەڵێن ڕۆژانە لەلایەن حەجاج تکریتیە شکنجەی تون دراون و بەبەر چاوێوانیشەوە چەندین کەس بە ئەشکەنجە و گول لە باران شەهید کراون. دەستم دامێنتان حەجاج مەکوژن. بەڵێ بینەران ئەمەش ناونیشانی بابەتێکی ترمانە کە لەلایەن ئامانجنووریەوە ئامادەکراوە و بەم جۆرە دەست پێ دەکات. تۆمەتبارەکەی نوگرە سەلمان لە بەردەم دادگادایە. بەڵگە و شاهێد و دانپێدراوەکانی خۆیشی با ئەوەن دادگا بڕیاری لە سێدارەدانی بۆ دەربکات. بەڵام کوشتنی حەجاج کوشتنی دۆسیەی جینۆسایدی گەلی کوردە، داپۆشینی گەورەی و دڕندەی تاوانەکەی، بەستنەوە و داخستنی گەنجینەی بەڵگەکانی ئەو دۆسیە گەورەیە با گوریسی ئەعدامەکەی حەجاجەوە. تا ئێستا گەرمیان و کوێستان بۆنی سوتماکی دەستی بەعس و بیری شۆڤینی عروبەی لێدێت. هێشتا بەرگی خوێنایی و ئێسکی هەڕدرا و مەمەکمژەی ساوەکان و مێخەکی با خەڵی کچانمان لە ناو لەم و خۆڵی بیابانەکانی عێراقدا پەرشن. لێگەڕێن با حەجاج بژی تا تەواوی دۆسەی تاوانباران و تاوانەکانیان فال بەردەست ئەبێت. لێگەڕێن با ئەو پرۆسەیە دێکۆمنت بکرێت لە دادگاکان، بە یاسایی بکرێت، بە دەوڵەتی بکرێت لە عێراقدا. لێگەڕێن با ئەو جینۆسایدا بە نێوەن دەوڵەتی یان بە نێودەوڵەتی بکرێت هەتاوەکو ئەگاتە نەتەوێگرتووەکان. گەورەیان فال مافی بە دەوڵەتبوونی گەلێکە، مافی ئازادبوونی گەلێکە، مایەی بە عیبرەتکردنی نەتەوە سەردەستەکانی ئەم گەل و کوردستانە دابەشکراوەیە.
لێگەڕێن حەجاج بژی بانەی کەن بە سەدام حوسێن کە پەتی سێدارە هەموو دۆسیە و بەڵگە و وردەکاری و سەرداوەکانی لەگەڵدا بۆ هەتایە ئێعدام کرد واگەوەی لە دۆسیەی کیمیا باران و هەڵەبجەدا کردیان بە یەکجار عێراق و ئێران و ئومەتی عەرەبیان لێ بێتاوان کرد و دەرباز کرد. ئایا پرۆسەی ئاشتی لە تورکیا لە لێواری هەرەسێناندایە؟ ئەم بابەتە لەلایەن شارپرێسەوە ئامادەکراوە. پێشەکی لە سەرەتای ساڵی 2026 زاینیەوە پرۆسەیەکی ئاشتی نوێ لە نێوان تورکیا و پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کەوتە بەرباس و خواست. ئەوەش دوای ڕاگەیاندنی هەڵوەشانەوەی پارتەکە و ڕاگررتنی فەرمی خەباتی چەکداری وەک بەشێک لەو پرۆژەی حکوومەتی تورکیا کە پرۆژەی تورکیای بێتیرۆر ناوزەندی دەکرد. بەڵام ئەم پرۆسەیە بەهۆی نەبوونی متمانە بە یەکتر و ناکۆکی لەسەر میکانیزمەکانی جێبەجێکردن بە خێرایی چۆ قۆناغێکی چەقبەستویەوە لە کاتێکدا ئەنقەرە پێی وایە کە چەکدامەڵینی تەواوەتی دەبێت پێش هەر چەکسازیەکی سیاسی یان یاسایی بێت بەڵام پەکەکە پێداگری لەسەر پێویستی بوونی گەرەنتی یاسایی و سیاسی ڕوودەدات. پێش هەڵوەشانەوەی کۆتایی پێگاتە سەربازیەکەی ئەم ناکۆکیە بۆتە هۆی خاوبوونەوەی پرۆسەکە دروستبوونی ترس لە هەرەسێنانی پرۆسەکە هاوشێوێ زمونونەکانی پێشوو. پرۆژەی تورکیا بێتیرۆر لە ساڵی 2025 زاینی حکوومەتی تورکیا پرۆژێکی سیاسی و ئەمنی بە ناوی تورکیای بێتیرۆر دەست پێ کرد بە ئامانجی کۆتای هێنان بە هەڕەشەی چەکداری کورد بە شێوەیەکی یەکلاکەوە. پرۆژەکە لەسەر چەند پایەیەک دامەزراوە لەوانە هەڵوەشانەوەی پێکهاتەی سەربازی پەکەکە کۆتایی هێنان بە بوونی چەکداری پەکەکە لە ناو خاکی تورکیا و عێراق گۆڕینی چالاکی سەربازی کوردی بۆ پرۆسەیەکی سیاسی مەدەنی بەهێزکردنی سەقامگیری ناوخۆیی و کەمکردنەوەی بارگرانی ئەمنی و ئابووری. ئەم پرۆژەیە پاڵپشتێکی ڕوونی لەلایەن ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و هەروەها لەلایەن دەوڵەت باخچەلیەوە ببورن سەرۆکی پارتی بزمتنەوەی ناسیۆنالیستی مەهەپە وەرگرت کە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە دروستکردنی کەشێکی سیاسی لەبار بۆ گفتوگۆ. بەڵام ئەم پرۆژەیە بە خێرایی ڕوبەڕووی بەربەست بووە بە تایبەتی دوای ئەوەی ئەنقەرە سوور بوو لەسەر ڕێبازی سەرەتا ئاساییشی خۆیەوە. هۆکارەکانی چەقبەستوی پرۆسەکە ناکۆکی لەسەر ئەولەویەتی داماڵینی چەک. ئەنقەرە پێی وایە کە پێش هەر چاکسازیەکی سیاسی دەبێت پێگاتەی سەربازی بە تەواوەتی هەڵبۆشێتەوە. چەکی قورس ڕادەست بکرێت بنکەکانی پەکەکە لە هەرێمی کوردستان چۆڵ بکرێت گەرەندی بدرێت کە لە بەرامبەر نەگەڕانەوە بۆ چالاکیەکی چەکداری و لە بەرامبەردا سەرکرداتی پەکەکە پێی وایە چەکداماڵینی تەواوەتی بێگەرەنتی یاسایی و سیاسی بەمانێ خۆ بەدەستەوەدانی بێمەرجە نەک چارەسەرکردنەوە لە بەرامبەریشدا داوای لێبوردنێکی گشتی یان لانیکەم بەشێک لە هێزی پارتەکەەوە تێکەڵبوونەوەی گەریلا بە ژیانی مەدەنی و سیاسی و پێدانی ڕۆڵی سیاسی ڕاستە و خۆ بە ئۆجلان دەکات و هاوکاتیش داوای ئەنجامدانی چاکسەسی دەستوری دەکات پەیوەست بە شوناسی کوردەوە. قەیرانی مێژووی متمانە پرۆسەکە بەدەست میراتێکی درێژخایانی ڕێکەوتنە شکست خواردووەکانەوە دەناڵێنێت بە تایبەتی دوای شکستی پرۆسی ئاشتی ساڵی 2015 کاتێک ڕوبەڕووبوونەوە سەربازیەکان بە چڕێکی زیاترەوە دەستیان پێکردەوە. ئەنقەرە ترسی ئەوەی هەیە پەکەکە دووبارە پێگەی سەربازی خۆی بەهێز بکاتەوە سوود لە ماوەی ئاگر بە زۆر بگرێت و بڵین بۆ خۆڕێخستنەوەی لە کاتێکدا پەکەکە ترسی ئەوەی هەیە کە چەکداماڵین بەکاربهێنرێت بۆ نەهێشتنی کاریگەری پارتەکە جگەلەوەی کە هیچ گەرەنتیەکی یاسایی بوونی نییە و دەستگیرکردنەکە یان دەستگیرکردنە سیاسیەکان تاوەکو ئێستا بەردەوامیان هەیە. دۆخی عەبدوڵڵا ئۆجلانیش دۆسیەی عەبدوڵڵا ئۆجلان یەکێک لە خاڵە بنەڕەتیەکانی دانوستانەکان پێک دەهێنێ بە شێوەیەکە لەلایەنە کوردیەکان پێیان وایە سەرکەوتنی هەر پرۆسەیەکی ئاشتی پێویستی بەوەی بارودۆخی دەست بەسەرکردنی ئۆجلان باشتر بکرێت ڕێگە بدرێت تا بەشداری گفتوگوی سیاسی بکات و ڕۆڵێکی ڕاستەوخۆی پێ بدرێت لە بەڕێوەبردننی پرۆسەکەدا. بەڵام دەوڵەتی تورکیا بەهۆی هەستیاری پرسەکە لە نێو نەتەوە پەرستانی تورک و ڕای گشتیدا بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەم پرسە دەکات. ڕەهەندی هەرێمی کوردستان و ئەڵۆزیەکانی جوگرافیای ئەمنی ناوچەکانی باکووری هەرێمی کوردستان ئاڵۆزترین ئەڵقە لە پرۆسی کەمکردنەوەی گرژیەکان پێک دەهێنن بەهۆی بەردەوامی بوونی بنکە و ناوەندەکانی کاریگەری پەکەکەەوە لە قەندیل زاخۆ ئامێدی و سیدەکان و تورکیا پێی وایە کۆتایی هێنان بەو هەڕەشەیە پێویستی بە چۆڵکردنی ئەو ناوچانەیە. هەڵوەشانەوەی کەمپەکان ڕادەستکردنی چەکی قورس
لەژێر چاودێری حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام جێبەجێکردنی پراکتیکی ئەم داواکاریانە ڕوبەڕووی ئاڵنگاری گەورە دەبێتەوە بەهۆی سروشتی شاخاوی ناوچەکە. تۆڕی ئاڵۆزی کاریگەری سەربازی کۆنتترۆلی سنوورداری حکوومەتی ناوەندی بەسەر ناوچەکە سەرباری هەستیاری پرسەکە لە ناو هەرێمی کوردستان. دابەشبوونی سیاسی باڵەجیاوازەکان لە تورکیا لە ناو تورکیا کۆدەنگێکی تەواو نییە لە سەرچۆنیەتی بەڕێوە بردننی پرۆسەکە. ئەو هێزانەی لەگەڵ کرانەوەدان یان لەگەڵ کرانەوەدان پێیان وایە بڵێن کۆتای هێنان بۆ ململانەیە دەبێتە هۆی گەشەی ئابووری کەمکردنەوەی بارگرانی سەربازی بەدەستهێنانی سەقامگیری درێژخایەن و باشترکردنی وێنەی نێودەوڵەتی تورکیا. لە بەرامبەردا ناسیۆنالیستە تونڕەوەکان ترسیان لە شەرعیەتدان بە سیاسەتەکانی پەکەکە و لاوەزکردنی شکۆی دەوڵەت و سەرهەڵدانەوەی شۆڕش هەیە لە داهاتوودا. هەر بۆیە حکوومەتی تورکیا دوودڵە لە گرتنەبەری هەنگاوی سیاسی خێرا لەو بارەوە. ئەنجام پرۆسەی ئاشتی تورکیا و کورد یەکێکە لە کێشاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی تێکەڵبوونی ڕەهەندەنەتەوەی و ئەمنی و ناوچەیەکانیەوە. سەرڕای هەنگاوەکانی ساڵی 2026 زاینی پرۆسەکە بەردەوامە لە ڕوبەڕووبوونەوەی قەیرانێکی قۆڵی متمانە لە نێوان ئەنقەرە و پارتی کرێکارانی کوردستان پەکەکە. تورکیا پێش هەرکرانەوەیکی سیاسی بە دوای گەرانتیتەوەی ئەمریدا دەگەڕێت لە کاتێکدا پەکەکە داوای پاراستنی یاسایی و ڕۆڵی سیاسی دەکات پێشەوەی بە شێوەیەکێک لاکەرەوە دەستبەرداری توانە سەربازیەکانی بێت. لە نێوان ئەم دوو ڕوانگە دژبەیەکەدا پرۆسەکە لە دۆخێکی هەستیاردایە کە دەتوانێت بێتە هۆی یەکلاکردنەوەی قۆناغ بە قۆناغ یان چەق بەستوی درێژخان یاخود تەنانەت بەرەو پەرسەندنێکی نوێی هەنگاو بنێت بڵێن لە ژێڕۆشنایی ئەم دیمەنە ناوچەیەی کە بە خێرایی پەرە دەستێنێت توانای هەردوو لە دروستکردنی متمانەوەکو فاکتەر یەکلاکەرەوە دەبێنێتەوە بۆ دیاریکردنی داهاتوی پرۆسەکە لە ماوەی داهاتوودا. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست بەم جۆرە هاتیینە کۆتایی بەنامی ئەم جارشمان بەنامی لەگدانەوە هەڵوێز هیوادارم بابەتەکان بەدڵی هەموو لایەکتان بوو بێت تاوەکو ئامادەکردنی چەند بابەتێک و خوێندنەوەی لە بەرنمەیەکی تر کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.